هیچ وێزگەیەک لە وێزگەکانی ژیانی پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم هێندەی میعراج و شەوڕەویەکەی لە نێو ئەدەبیاتی ئیسلامی بەگشتی و ئەدەبیاتی کوردیدا ڕەنگی نەداوەتەوە. دەگونجێ شاعیران و بوێژانی ئێمە چاک دەرکیان بە دڵە پڕ لە ئازارەکەی پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم و دەرکیشیان بەو دڵنەواییە دەگمەنەی خوداوەند کردبێ بۆ ئەو دەروونە خاوێن و دڵە پیرۆزەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە لە میعراج و شەوڕەویەکەیە پێی عەتا فەرموو و دڵی پڕ کرد لە ئومێد و هیوا و گەشببینی و زیاتر متمانە بەخۆ بوون. بە جۆرێکە دوای عەزیەت و ئازاری تائیف و سەرانی قوڕەیش دەرهاق بە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم و لە شیوی ئەبوو تاالب و ناوسکی حەیوان بەسەرداکردن، خوای گەورە شەرەفی میوانداریەکی بە پێغەمبەرەکەمان بەخشی صلی الله عليه وسلم تا هەر لە دنیادا چێژ و لەزەتی بینینی معشوقی ڕاستەقینە کە خودایە بیچەژێ و ببێتە وەکو مەحویە فەرمێ ببێتە خۆرێکی درەوشاوە کە ئەم دنیا و لە دوای خۆشی دنیا هەتاوەکو ئێستا و تا داهاتووش هەر بە درەوشاوی و بە ڕۆشنی بهێڵێتەوە. ئەوەی کە مەحویەڵێ چرایەک نووری بێچوونی مومیدی بێ دەبێوا بێ چرایەک دەستی قودرەت خۆشیکە بۆ تا ئەبەدمانە. لە بەشی دووەمی بەرنامەی خەڵوەتدا قسەی زیاتر دەکەین لەسەر پێگە و بایەخی میعراج یا باسکردنی میعراج و شەوڕەوی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نێو ئەدەبیاتی ئیسلامی بەگشتی و ئەدەبیاتی کوردی بە تایبەت. لە بەشی یەکەمدا تەنها توانیمان ئەو پارچە شیعرە جوانانەی مەولەوی و سعدی شیرازی و مەحوی باسکەین کە باسییان لە میعراجەکە کردووە. لە بەشی دووەمدا چەند شاعیرێکی تر دەخەینە بەرباس و ڕاوە و لێکۆڵینەوە کە باسییان لە میعراجەکەی پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم. ئەم جارش لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا محەممەد یوسف زانای ئاینی و ڕاوەکاری ئەدەبی درێژە بە بەشی دووەمی بەرنامەکەمە دەین. مامۆستا گیان سوپاس دەکەم جارش تەشریفتان هێنا و عەزیەتتان کێشا بۆ بەرنامەی خەڵوەت. الله موفق من لە خزمەتتانە. زۆر سوپاس. جەنابی مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشەکەش ئاماژەم پێکە یەکێک لەو وێزگە گرنگانەی لە ژیانیان ڕوویداوە بۆ منە هیجرەت هەیە بە پێغەمبەربوونی هەیە دابەزینی قورئان و میعراجەکە لە نێو ئەدەبیاتە بایەخێکی زۆرتری پێدراوە. من ئەوەندەی دیوانەکانم خوێندۆتەوە وە لە هیجرەتەکەی پێغەمبەری خواشدا صلی الله عليه وسلم پێکەوە کە بەرنامەیەکمان کرد ئەوەندەی بەنێو دیوانەکان ئەگەڕام باسی هیجرەت وەکو ئەو قۆناغە یەکلاکەرەوە و وەرچەرخانە بە شێوەیەکی زۆر کەم باسی کراوە، بەڵام میعراج پایەیەکی زۆر بەرفراوانیشی گرتووە لە نێو ئەدەبیاتیە. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆچی میعراجەکە لە قۆناغەکانی تری ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر فۆکسی خراوەتە سەر وە ڕەونەقی پێدراوە؟ لە ئەڵقەی پێشوا باسمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی میعراجە لە حاڵەتێکا بوو کە ئومێد بە خەڵکی سەرئەرز نەما بوو بۆ پشتگیریکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چارە تەنها ڕەحمەتی خوا بوو کە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی فریای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەوێ و شەوڕەویەکی پێ بکات بۆ کوێش بۆ لامەکان بۆ شوێنێک کە هیچ کەسێک تەنانەت جوبرەئیلیش ڕێی تێ نەکەوتبێ. ئەو حاڵەتە حاڵەتێکی زۆر زۆر گەورە بوو. هەروەکو شاعیرەکان فەرمویانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر مانگێکی چواردە بوو بێ بە ڕۆشتنی بۆ ئەوێ و بەو نورەی لە خوای گەورە وەریگرت بوو بە خۆرێکی پرشەدەر و دنیای ژیانی خۆی پڕ ڕۆشن کردەوە و لە دوای خۆشی دوای فەوتکردنی خۆشی دنیا تا بێ ئەو نورە پەخشان ئەبێت و نوری ئیمان و بڕوابوون بە خوا و بڕوابوون بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕوابوون بە قورئان و ئاینی ئیسلام زیاتر پەخشە بێتەوە. دیارە ئەمە وێزگەیەکی زۆر گرنگ بوو. لە حەقیقەتە وێزگەکە ئەوەنە گەورە بوو بەقەی ئەرز هەتا لامەکان هەتا عەرش گەورە بوو. بۆ یەکانەیە شاعیرانیش لەو بابەتەوە زۆریان فەرمووە. جەنابی مامۆستا ئێمە کە جەنابەت وەکوەڵێ مامۆستای ئێمەیت و شارەزایەکی زۆر باشتەیە لە ئەدەبیاتی ئێمەیە بۆ هەردوو عەشقەکە، عەشقی مەجازی و عەشقی حەقیقی، وەسڵ و بەیەکگەیشتنی عاشق و معشوق، خۆشویست و خۆشەویست زۆر باسی کراوە. ینی بۆ نمونە شاعیر زۆر جار دەڵێ من لەگەڵ یارە زەمینیەکەمە
ئەگەر دوور بکەومەوە ئەوە سووتان و غەریبی و توانەوە و تیاچوون و مردن یەخەم ئەگرێ بەس ئەگەر پێی بگەمەوە ئەوە ئیدی دنیام بۆ دەبێتە چراخان و گوڵستان و ڕازاوایی و خۆشی و چێژەکانی دنیا بۆ عشقە حەقیقیەکە زۆرتر ینی گەیشتن بە خاڵی حەقیقەت وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین گەیشتن بە خودا و چێژی بینینی خودا لە بەهەشتا بۆ مرۆی موسڵمان لەوە چێ خۆشترینی شتەکان بێ پێدوانیە گەیشتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خودی خودا ئەوەندەی لێ دەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەر خودابین و بە چاوی دڵ خودازانە ئەم بە یەگەیشتن و وەسڵە ئەم وەکو ئەڵێ ڕوبەڕووبوونەوەی خۆشەویست و خۆشویستە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ خودایە ئەم پێدوانی ئەمە بۆ بێتە هۆی ئەوەی کەوا ئەدەبیات پێمان بڵێ ئەوە تا لە عشقی حەقیقیشە خۆشەویست و خۆشویست بە یەکگەیشتن بۆی ئەوەندە ڕەنگی داوەتەوە بەڵێ بالفعل شتەکە وایە حەقیقەتەکە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ خۆ شک و گومان نییە لەوە کە هەرچی خوای گەورە فەرمووبێتی بڕوای پێی بوو بەڵام خودی خودای نەبینی بوو لە خودی خوا نزیک نەبوو بۆ وەسڵەکە نەگەیشت بوو کە وەسڵەکە زۆر مهمە عەبدولقادری گەیلانی ئەفەرمێ تو جەنەت را بەنی کەندێ منێ بەدرا بە دووزەخ بەر که خوش باشد مرا ئەنجا تەمەنایێ وێساڵێت عەرزی خوا کە ئەڵێ تۆ بەهەشت بە بە چاکەکان منی خراپ بەرە بۆ جەهەنەم من لەوێ هەر ئارەزووی بەگەیشتن بە تۆ ئارەزووی بەگەیشتن بە تۆ جەهەنەمەکەم بۆ کا بە بەهەشت جا لە حاڵێکا کە کەسەکە لە ڕاستیە بگا بە خۆشەویستەکەی کە لە شەوی میعراجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیی بە خۆشەویستی خۆی بۆ یەکانەیە کە بەڕاستی میعراج وێزگەیەکی زۆر مهم بوو خاڵی وەرچەرخانێکی گەورە بوو لە حاڵەتێکی ناخۆش و زەحمەتاوی دنیا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئومێد پێبەخشین لەلایەنی خواوە کە لەمە دووە خوای گەورە هەموو کاروبارەکانت جێبەجێ دەکات و ئەو دڵدانەوانە کە خوای گەورە لە شەوی میعراجا مەگەر خوا بزانێت چی فەرمووە لەگەڵیا و چۆن دڵخۆشی کردووە دیارە ئەوانە هەموو گرنگی خۆی هەیە بۆ یەکانێ شاعرانیش ئەو بابەتە زۆر بە گرنگی باز دەکەن مامۆستا وەڵامگۆیەکیش بوو بۆ نەیارانی بەرنامەی خوا بە درێژایی مێژوو ئەگەر لە سەردەمی پێغەمبەرا صلی الله علیه وسلم ئەبوو جەهل و ئومەیە و ئەبوو سوفیان و کێوکێ دژایەتی و دژمنی پێغەمبەر بوو بێتن صلی الله علیه وسلم ئەگەر لەم سەردەمەشا پێمان دەڵێ ئەگەر تەواوی دەرگا و کڵاو ڕۆژنەکانی زەوی یام گەشتە ئاسۆیی و وەکۆڵێ بانخوازیە زەمینیەکان ئاسۆییەکان وەکۆڵێ بەڕووی پێغەمبەر و شوێنکەوتوانیان داخرابێتن ئەوە ئێمە بە گەشتێکی ستونی شەرەفێک بە پێغەمبەرەکەیە دەین کە وەکو ئەڵێ میوانداریەک لەلایەن خودداوە کە پشتی تەواوی نەیارانی ئەشکێنێ و ئەچەمێنێ بەڵێ بالفعل وایە ئەو نەیاریەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئینسانە خراپ و بێبڕواکانی ئەبیست و ئەبینی کە زۆر زۆریش ناخۆش بوو بەڵام خوای گەورە لە شەوی میعراجا دوو کاری زۆر مهمی کرد جارێ لە بەیت المقدسە تەواوی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینینی ڕۆحیان تەجەسومی کرد و پێغەمبەری خوا بینینی و هەمویان پێشوازیان لێ کرد ئەبێت چ دڵدانەوەیکی گەورە بوو بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و پێغەمبەر خۆی عەلەیه الصەلاة وەسەلام خۆی بوو بە ئیمامیان و نوێژی بۆ کردن و دوای ئەوە بەرزۆ بوو بۆ لای خۆشەویستی حەقیقی کە خوای گەورەیە دیارە وێزگەکە وێزگەیەکی زۆر گرنگ بوو بۆ یەکانە شاعیرەکانی زۆر گرنگیان پێداوە مامۆستایان لاڵقەی پێشوودا بەر لەوەی بچینە لای هەر شاعیرێکی تر کە باسی مێراج بکە بە مەحوی کۆتاییمان بە ئەڵقەی یەکەمێنە یا بە بەشی یەکەم پێم وابێ مەحوی شتی زۆرتری هەیە لەسەر میعراج واتە لە قەسیدەی بەحری نورەکە وەکۆڵێ کورتی هەڵنێناوە لە بەشێکی تری دیوانەکەشیا باسی میعراجەکەم پێم خۆشە ئەو پارچەی کە جەنابەت ئامادەت کردووە بۆمان بخوێنیتەوە ڕاوەیەکی بکەی پاشتر چینە لای هەر شتێکی تر بەڵێ ئەفەرمێ شەو چ شەو لێ پشکواوی قەرنەها سوبحی ئومێت هەر لە داوێنی یەکێ سوبحە بەلەک پەنهانە ڕۆژ زۆر زۆر بە قووەتە شارەکە و ڕاوەی زۆر چاکی ئەوێ ئەڵێ باسی شەوی میعراجەکە ئەڵێ شەو شەوێک بوو کە بە چەندین سەدە
بەیانی ئومێدی لێ پشکووە شەوەکە بوو بەهۆی ئەوە کە سەدان قەرن بەیانی ئومێدی لێپەیا ببێ دوایە شەو کە تەواوە بێت ڕۆژ دەست پێکە بەڵام ئەو شەوە شەوێک بوو کە بە چەندین سەدە سوبحی ئومێد و بەیانی هیوای لێ دروست بوو کە ئیتر وەکو لە شاری پێشوش باسمان کرد کە ئەو نوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەوەی کە لە شەوی میعراجە دەستی کەوت دوایی گەیی بە هەموو دنیا و هەموو خەڵکی موسڵمان کرد و موسڵمان ئەکات هەر لە داوێنی یەکێ سوبحا بەلەک پەنهانە ڕۆژ ئەڵێ ڕۆژەکان ئەو شەوە هەزاران ڕۆژی لێ پەیا بوو لە داوێنی هەر سوبحێکیشە بە هەزاران ڕۆژی لێ پەیا بوو هەر لە داوێنی یەکێ سوبحە لە داوێنی یەک بەیانی لەو بەیانیانە کە لە دوای شەوی میعراج پەیا بوو و بوو بە لێپشکواوی قەرنەها بەیانی هیوا هەر یەکێ لەو ڕۆژانە لەو سوبحانە لە داوێنی یەکێ لەو سوبحانە بە هەزاران ڕۆژ خۆی شاردبووە نەک ڕۆژێک بە هەزاران یعنی ڕۆژەکان ئەو نە بەقووەت بوون بە هەزاران ڕۆژ خۆی شاردبووە لە سوبحی ئەو ئومێدانە کە لە شەوی میعراجی پێغەمبەری خوا یعنی ئەگەر میعراج خۆی شەوێک بووە هەزارەها سوبحی ئومێد و بەرەو ئاسۆچوونی تیا بووە لە هەر یەکێ لەو بەیانیانەشدا ئەندازەیەکی زۆرە وەکو ئیساڵەن میلیارد و ئەوە ئەندازەیەکی زۆرە لە یەکێک لەو سوبح و بەیانیانەشدا هەزاران ڕۆژی درەوشاوی تر هەبووە شەوی میعراجی شاهی ئەنبیا بێ وا دەبێ بیپەرستێ بەڵکی سوژدەی بۆ ببا هەر ئانە ڕۆژ ئەڵێ شەو ئەگەر شەوی میعراجی شاهی ئەنبیا بێ ئەبێ ئاوا بێ ئەبێ عیبادەتی بۆ بکە بیپەرستێ بەڵکو سوژدەی بۆ ببا هەر ئانە ڕۆژ یعنی هەموو لەحزەیەک ڕۆژ سەری دانەواندووە و ڕێز لەو شەوە ئەگرێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تیاچووە بۆ میعراج چونکە شەو ڕۆژ هەمیشە لە جوڵانایە لە حرەکەتی سەردانەوینەوانایە خۆی سەری خۆی دائەنەوێنێ بۆ ڕێز لەو شەوەی کە شەوی میعراجی تیا بوو یعنی شەوی میعراج ئەوەنە مهمە ڕۆژ بەو مهمی خۆیە هەموو لەحزەیەک سەری شۆر کردووەتەوە بۆ ڕێزگرتن لەو شەوە شەو نەبوو بەحری محیتی عەمبەری بوو ناوی شەو بوو بە نیسبەت ئەو شەوە خاکستەری گوڵخانە ڕۆژ ئەڵێ شەو نەبوو دەریایەکی بەرفراوانی لە بۆنی عەمبەرا بوو ئەو شەوە و بەڵام ناوی شەو بوو ظاهرەن ناوی شەو بوو بەڵام یەک دەریای پڕ لە عەمبەر و بۆن خۆشی بوو بەحری محیتی عەمبەری بوو بوو بە نیسبەت ئەو شەوە خاکستەری گوڵخانە ڕۆژ بە نیسبەتی ئەو شەوە ڕۆژ وەکو خۆڵەمێشی ناو تونی حەمام وا بوو یانێ تونی حەمام خۆڵەمێشی تونی حەمام چه نرخێکی هەیە ڕۆژ بە نیسبەتی ئەو شەوە ئەو نیسبەتەی هەبوو یعنی ئەو شەوە ئەو نەمهم بوو ڕۆژ وەکو خۆڵەمێشی ناو تونی حەمام وایە بە نیسبەتی ئەو شەوە کە شەوەکە ئەو نەمهم بوو بۆ کەمێ لەو عەمبەرە بۆ تەقویەی ڕۆحی دەماغ بێنیکا وەک ئێمە دایم چاوەڕێی ئیحسانە ڕۆژ باسێکە ڕۆژ بۆ ئەوە تۆزێ لەو بۆ نەخۆشە کە لە شەوی میعراجا پەیا بووە بۆ چیش بۆ تەقویەی ڕۆحی دەماغ بۆ ئەوە ڕۆحی بۆنکردنی ڕۆژ بەهێز ببێ هەمیشە بێنیکە بۆ ئەو بۆنی پێوە بکە وەک ئێمە دائیم چاوەڕێی ئیحسانە ڕۆژ بۆ وەکو ئێمە چۆن چاوەڕێی ئیحسانین ڕۆژیش هەمیشە چاوەڕێی ئەوەیە کە هێشتا بۆنی عەمبەرینی ئەو شەوە بکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تیاچووە بۆ میعراج دەست خۆشە مامۆستاگیان ئەو پارچە شارەی مەحویش زۆر کاریگەر بوو دەستەکانت خۆش بێ مامۆستا باس لە شاعیرێکی تر بکەین کەی تر باسی میعراجی کردووە لە دیوان و لە شیعرەکانی خاکی مەلا محەممەدی خاکی ئەویش پێم وابێ هەر قەسیدەی نوری هەیە لە پەسنی پێغەمبەری خوادایە صلی الله علیه و سلم بەڵێ مامۆستاگیان زۆریش بە سۆزە ئێستا خاکیش لە بابەتی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نسبەت بە پێغەمبەرانی تر باسەکە
ئەڵێ ئەگەرچی ئەنبیا جوملە چرای پەروانەی ئەحبابن هەموو پەروانەیە و شەمعەن هەرە و شەمعی شەبستانە. ئەڵێ ئەگەرچی هەموو پێغەمبەران بە کۆ چرایەکن چرای جوملە چرای پەروانەی ئەحبابن، یانە خۆشەویستەکانیان ئەم پێغەمبەرانە بوونەتە چرا، خۆشەویستەکانیان وەکو پەروانە بە دەوریان ئاسوڕێنەوە، یعنی هەر پێغەمبەرێ ئومەتەکەی بۆتە پەروانە بە دەوری پێغەمبەرەکەیە، کەچی هەموو پەروانەیە و شەمعەن هەرە و شەمعی شەبستانە. هەموو پێغەمبەران بوونەتە پەروانە لە دەوری مۆمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەو مۆمی تاراندنی تاریکاییشەوە. زۆرش بە قووەتە شارەکە. ئەگەرچی ئەنبیا جوملە چرای پەروانەی ئەحبابن، ئەگەرچی پێغەمبەران هەر هەموویان بۆ خۆشەویستانیان بۆ ئومەتەکانیان بوونەتە چرایەک و ئومەتەکان پەروانەن و بە دەوری ئاسوڕێنەوە، کەوا پێغەمبەران هەر یەکێکیان میلەتێکی زۆر بە دەوری ئەوان ئاسوڕێنەوە وەکو پەروانە بە دەوری مۆمە، کەچی بۆ پێغەمبەری خوا هەموو پەروانەیە و شەمعەن هەرە و شەمعی شەبستانە. حەچی ئەو پێغەمبەرانە خۆیان بوون بە پەروانە لە دەوری مۆمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەو مۆمی تاریکایی تارێنی شەوەکانە. لەکن ئیشراقی ئەو شەمسە مەها گەرماهی کەنعانە، ئەگەرچی جوملە پێشکەوتن بەڵێ ئەگەرچی هەر نەبیە بەدری دەیجووری زەمانێ بوو، لەکن ئیشراقی ئەو شەمسە مەها گەرماهی کەنعانە. ئەمیش زۆر بە قووەتە. ئەگەرچی هەر پێغەمبەرێک خۆی لە خۆیان مانگی چواردەی تاریکە شەوی زەمانێک بوو، یانێ زەمانێکی تاریک پێغەمبەرێک وەکو مانگی چواردە ڕۆشنی کردبووە، کەچی بەڵام لەکن ئیشراقی ئەم شەمسە لە وەختێ ئەم خۆرە هەڵهات کە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم، ئەو پێغەمبەرانە بوون وەکو مانگیان لێ هات مەها گەرماهی کەنعانە. ئەگەر حەزەتی یۆسفیش بن لە جوانیە ئەوان وەکو مانگ بوون و ئەم بوو بە خۆر. یانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەرچی هەر نەبیەک مانگی چواردەی تاریکە شەوی زەمانێک بوو، وەختێ خۆری پێغەمبەر هەڵهات هەرچی مانگەکانی ترە وەکو مانگێکی بچووکیان لێ هات ئەگەر حەزەتی یۆسفیش بوو بێ مەها گەرماهی کەنعانە. ئەگەرچی جوملە پێشکەوتن لە پاشا شاکە پێشیان کەوت لە دەوری شەمعی ڕوخسانی گەڕان مانەندی پەروانە. ئەڵێ ئەگەرچی هەمویان پێش پێغەمبەر کەوتون، پێغەمبەری ئێمە ئاخر پێغەمبەر بووە، پێغەمبەرەکانی تر هەموو پێشکەوتون لە پاشا شاکە پێشیان کەوت لە دوایە ئەم گەورەیە کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەوە بوو لە شەوی میعراجە لە بەیت المقدسە کەوتە پێشی ئەوانەوە و ئەوان زوو لە پێش ئەمە بوون، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە پاش هەمویانەوە بوو ئێستا کەوتە پێشی هەمویانە و لە دەوری شەمعی ڕوخساری گەڕان مانەندی پەروانە، لە دەوری مۆمی ڕوخساری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو پەروانە سوڕانەوە. ئیتر باسی جیاوازی بینی پێغەمبەر و پێغەمبەرانی تر ئەکا. یەدی بەیزا لە باخەڵنێ نەما شەو شەم چییە کەمڕۆ ظهوری نەیری جەبهەی ڕئیسی ئەنبیایانە. حەزرەتی موسا یەکێک لە معجزاتەکەی ئەوە بوو دەستێ خستە بنباڵی و ڕووناک ئەبووە یەدی بەیزای هەبوو، یەدی سپی. ئەڵێ با دەستە سپیەکەی بخاتە باخەڵی نەما شەو شەم چییە کەمڕۆ شەو هەر نەماوە، مۆم چییە کە دەستی حەزەتی موسا وەکو مۆم ئەگرا، ئێستا ظهوری نەیری جەبهەی ڕئیسی ئەنبیایانە، دەرکەوتنی ڕووناکی وەکو خۆری دەموچاوی ڕئیسی هەموو پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێت. لەم شارا باسی ئەوەکە ئەڵێ ئەگەر حەزرەتی موسا کە دەستی خستە بنباڵی خۆی و وەکو مۆمێک دنیایەکی ڕۆشن ئەکردەوە، ئەسڵەن ئەوە چییە؟ چونکە ئێستا خۆرێک هەڵهات، خۆر لەگەڵ مۆمێکە چەندێک جیاوازی هەیە، ئێستا بینەکە بینی ئەوەیە یەدی بەیزا لە باخەڵنێ نەما شەو شەم چییە کەمڕۆ کە ئەمڕۆ یعنی ظهوری نەیری جەبهەی ڕئیسی ئەنبیایانە، دەرکەوتنی زۆر ڕووناکی خۆری دەموچاوی
ڕئیسی هەموو پێغەمبەرانیانە ئەم جار ئەڵێ کەلامیان ڕاستە هەردوو بوو لەگەڵ حەق ئەحمەد و موسا تەفاوەتیان وەلێ ئاخر زەمین تا عەرشی ڕەحمانە زۆر بەقووەتە ئەم شارە ئەڵێ خۆ حەزەتی موساش لەگەڵ خوا قسەی کرد بەڵام حەزەتی موسا لە ئەرزا قسەی کرد و خودی خواشی نەبینی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە عەرشا خوای بینی و قسەی لەگەڵا کرد ئەبێ فەرقی بەینی ئەم دوانە چەندێک بێ چەندێ زەوی تا عەرش بەینیانە ئەوە نە ئەو قسەکردنانە بەینیانە بوو ئەڵێ کەلامیان ڕاستە هەردوو بوو لەگەڵ حەق ئەحمەد و موسا پێغەمبەر و موسا لەگەڵ خوا قسەیان کرد بەڵام تەفاوەتیان وەلێ ئاخر زەمین تا عەرشی ڕەحمانە جیاوازیەکەیان بەینی ئەرز تا عەرش ئیتر مەگەر عەرش مەگەر خوا بزانێ چەندێ بەرزە و لەکوێیە ئەو نە جیاواز بوو چاوپێکەوتنەکانیان ئەم چاوپێکەوتنی خودی خوا نەبوو حەزەتی موسا قسەی لەگەڵا کرد بەڵام ئەو خوا بردی بۆ ئەوێ ئەم بەرزۆ بوو بۆ لای خوا وەلله المەثل الأعلى خوا لە هەموو شوێنەکەیە بەڵام وەکو بڵێ بۆ ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر ڕێزی لێ بگیرێ هەموو بوونی بەجێهێشت و گەیشتە شوێنێک کە ئیتر بوون نەما بوو تەنها ذاتی خدا حضوری بوو پێغەمبەر خوا یەک و پێغەمبەر دوو بوو لەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێ بە گەیشت بە خوای گەورە ئیتر لە بەینی ئەرز و ئاسمانە چەندێ جیاوازی هەیە ئەوە نە چاو قسەکردنی حەزرەتی موسا لەگەڵ خوا قسەکردنی پێغەمبەر لەگەڵ خوا ئەو نە جیاوازیان هەبوو ئەم لێرە و ئەو لە عەرش ئەم خوا لوتفی کرد لەگەڵیا لێرە قسەی لەگەڵا کرد ئەو خوا دعوەتی کرد و لە لامەکانە قسەی لەگەڵا کرد ئەگە دروستیش بێ بڵین ئەوەی حەزرەتی موسا تەنها دەنگ بوو چکە خودای نەبینی بەس ئەوەی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم بە شێوەی وەکۆڵێ دەنگ و ڕەنگ ئەگەر دروست بێ ئەمە تەماشای دەعوەت و عیزی ئەبیت و عند ڕەبیکەن خدا خانە خدا و مستەفا خوێندەی سەری خوانە فرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەبیت عند ربی یطعمنی ویسقینی ئەفەرمێ من شەو ڕۆژ دەکەمەوە لە لای خوا خوای گەورە خواردنم پێدا ئاو ئەخۆمەوە لە حزوریا لە خزمەتیا عەرزیان کرد قوربان تۆ وازانم ئەمە لە کاتێکا هات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژووە بوو ڕۆژەکەی نەئاشکان عەرزیان کرد قوربان چۆن ئەژی ئەوش فەرمووی ئەبیت عند ربی یطعمنی ویسقینی من لای خوای خۆم ئەمێنمەوە خواردن و خواردنەوەم پێئەدا ئیتر ئەبێ نەوعی خواردن و خواردنەوەکە چی بێت مەگەر خوا خۆی بزانێ ئەڵێ تەماشای دەعوەت و عیزی ئەبیت و عند ربیکەن تۆ تەماشاکەن لەو دەعوەتکردنە لەو حورمەتە کە ئەفەرمێ من لای خواشەوەکەم ڕۆژ ئەکەمەوە خدا خانە خدا و مستەفا خوێندەی سەری خوانە خوا خاوەن ماڵەکەیە و مستەفا بانکراوی سەری سفرەکەیە ئەرینی و لەنتەڕانی با نەڵێت و نەشنەوێ موسا بەسائل نادرێ ئەسڵەن ئەوەی دەرخواردی میوانە کە مەحوی شەر فەرمووی ئەوە بوو حەزەتی موسا فەرمووی ڕەبی ئەرینی خوای گەورەش فەرمووی لەنتەڕانی خۆتم پیشانە فەرمووی هەرگیز تۆ لە دنیا من نابینی ئەڵێ با ئەرینی موسا نەڵێت و لەنتەڕانی موسا نەبیسێ بە لەف و نەشر ئەرینی و لەنتەڕانی با نەڵێت و نەشنەوێ موسا بۆچی چونکە خوای گەورە ئەیویست سفرەیە بۆ محەممەد ڕاخات ئەم جارە موسا داوای ئەکرد سوالکەر ئەوەی کە بۆ میواندانراوە نایدرێتێ بەسائل نادرێ ئەسڵەن ئەوەی دەرخواردی میوانە ئەوە کە بۆ میوان بڕیاردراوە نادرێ بەو کەسە کە خۆی داواکە یعنی ئەم خاوەن ماڵ داوەتی کردووە دەی ئەو سفرەیە کە بۆ خاوەن ماڵەکە بۆ میوانەکەی داناوە کابرای کە داوا ئەکات ئەوە دەرخواردی ئەو نادرێ مەلا محەممەدی خاکی تەواو بوو ڕەحمەتی خوای لێبێ مامۆستا لە قورئانە و لە ئەدەبیاتیشە بۆ منە لە قورئانی پیرۆزا کە ئەفەرمێ قاب قەوسەینی و ئەدنا ئەدەبیات زۆر ئەمە بەکارێنێ بە تایبەت لە میعراجە زۆرتر تۆغەکرێتەوە ئەوەی کە حاجی قادر بە ڕەحمەت بێ ئەفەرمێ کە شەیتان تاقی میحرابی برۆی تۆی دی وتی یا ڕەب
لە سەجدەی حەزرەتی ئادەم سەری خۆم بۆچی باداوە، ینی باسی دوو برۆ جوانە لە میحراب چووەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکا و زۆر جار ئەم قابە قەوسەینەش بە هەر بە دوو برۆی جوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چوێنراوە. ئەمە چ ڕەبتێکی بە میعراجەوە هەیە ئەم قابە قەوسەینەوە ئەدنە؟ كلمة قاب قوسين، قاب يعني أندازة، قوسين يعني دو كوان، قوان دو كوان. أما بعض المفسرين ألين أما بينيني حضرت جبرائيل بو بيغمري خواه صلى الله عليه وسلم أو نلي نزيك بو توا بقي نزيكي دو كوان ليكتري. بعضيك ألين بس خو أمل الدنيا شا أويك فرمودك إمام عمر روايتي كالي پیاوێکی پۆشاک سپی ئەڵی تازە حەمام کرد و هیچ سەر و سیمای سەفەر وە کۆڵێ شێوەی سەفەری پێوە دیار نەبوو کە دێتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەژنۆ بە ئەژنۆیەوە دەنێ دەڵێ لەبارەی ئیحسان و ئیمان و ئیسلامەوە بۆم بدوێ مەبەستمەوەیە ئەمە کە ئەژنۆ بە ئەژنۆی کەسێکەوە بنەی تەنانەت قابە قەوسەین نەماوە ئێدە چ پێویستەکە لە قیامەت آخر ئەمە دوو حاڵەتە حاڵەتی جوبرائیل لە حاڵەتی خۆیان جوبرائیل لە حاڵەتی گۆڕان وەکو ئینسانێک جار جار جوبرائیل لە لای پێغەمبەر بە ڕەنگی دوحیا ئەبوو مصەوەر هەندێک جار ڕەنگی کەسێکی بوو بە شکڵی کەسێک جوان خاز نای دوحیا بوو پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەبینی بەڵام ئەوە بینینی حەقیق جوبرائیل بوو لە شکڵ و حاڵەتی خۆیان ئەمە یەکێکیان قابی قەوسەین لە ناو عەرەبە عادەت وا بوو ئەگەر دوو تایەفە دوو کۆمەڵ شەڕیان بوایە و بۆ سڵح و ئاشتەوایی دابنیشتەنایە هەر یەکی کەوانێکی ئەمان کەوانێکیان وادا ئەناو ئەوان کەوانێکیان دا ئەناو نزیکیانە کردو لە یەک و بڕیاریان ئەدا ئیتر شەڕ تەواو بووە ئەوە قابی قەوسەینە نزیکی دوو کەوان جا ئیتر دوو کەوان نزیک بوون لە یەکتری معنای نزیکی زۆر زۆرە جا شاعیرەکان ئەڵێن ئەم نزیکیە نزیکی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم لە شەوی میعراجە لە خوای گەورە ئەوەنە لێی نزیک بوویەوە و وەکو مەحوی فەرمووی ئەوەندەی لێ ئەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەر خوا بینە و بە چاوی دڵ خوازان حتا پێم وابێ لە نازان لە ئەسەرا هاتوویان کام کەسایەتیە کە دەڵێ تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی گوێم لە خشەی پێنووسەکەی خوددا بووە کەش مەبەستمەوەی ینی ئەمەش ئاماژەیەکی زۆر نزیکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خودای گەورەوە کەیترمان هەیە مامۆستاکە وەفایش ظاهرەن بەعزێ لەم فەرموودە خۆشانەی هەیە ئەفەرمی ئەی حەبیبی شاهی ئەکبەر فەخری جن ئینس و مەلەک باعیسی نووری جەماڵت خەڵقی کرد ئەرز و فەلەک ئەی خۆشەویستی خوای گەورە ئەی کەسێ هۆی شانازی جنۆکە و مرۆڤ و فریشتەی بۆ نووری جەماڵی تۆ خوای گەورە ئەرز و فەلەکی دروست کردووە و ئەویش ئیشارەتە بەوە لەولاک لەما خەلەقت الئەفلاک یا وما خەلەقت الجن والئینس ئیلا لیعبودون باشترین شێوەی عیبادەتیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی کەوابێ ئەم کەون و کائیناتە لەبەر خاتری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروست کراوە چۆن شەوی میعراج بە تۆ شاد بوون فریشتە یەک بە یەک تۆ کە تەشریف زوهوری کرد بەتاڵ بوو ڕێی کەڵک ئەی لە لەوحی ئیسمی تۆی با ئیسمی حەق نووسی قەڵەم ئەڵێ چۆن شەوی میعراج بە تۆ شاد بوون فریشتە یەک بە یەک لە شەوی میعراجە فریشتەکان یەک بە یەک شاد بوون بە تۆ چونکە فریشتەکانیش پێغەمبەریان بینی تۆ کە تەشریف و زوهوری کرد بەتاڵ بوو ڕێی کەڵک تۆ کە دەرکەوتی ئیتر ڕێی کەڵک بەتاڵ بوو ئەکرێ ڕێی کەڵک یانێ ئەو کەڵک فڕوفێڵەی کە کافرەکان ئەیان کرد بەڵام ئەکرێ مەبەستی ئەوە بێ ظاهرەن چونکە جنۆکەکان لەوە پێشتر ئەکەوتنە سەر یەک و بەرزەبوونەوە و دەنگێکیان لە مەلایکە و شتان ئەبیست و ئەیان هێناوە بۆ لای کاهین و شتەکان و بەعزێ درۆیان بەدەمەوە ئەکرد و بەڵام ئیتر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەوانە کرا ئەو کەڵەکە نەما کەڵک لە کوردەواریە کۆمەڵی خەڵک کەونە سەر یەک پێڵێن کەڵەکیان کرد ئەڵێ ئەی لە لەوحێ ئیسمی تۆی با ئیسمی حەق نووسی قەڵەم ئەی کەسێ کە لە لەوحە المەحفوظە ناوی تۆی لەگەڵ ناوی خوا قەڵەم نووسیوەتی یانە قەڵەمەکە نووسیوەتی لا إله إلا الله محمد رسول الله يعني لەگەڵ ناوی خوا ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نووسراوە ئەڵێ ئەو شەوی میعراجی دووشەممە و زوهور بوو بەحری نور
دیت عذابی دۆزەخ و هەم لەزەتی حور و قسوور جوبرەئیل وەحی هێنا بۆ تۆ بە ئەمری شای غەفور جوبرەئیل ساکن لە جێی خۆی نەیتوانی بوو حزور هات نیدا بۆ خۆت وەرە تەنیا بەبێ ئەندێش و غەم هەر باسەکەی سعدی بوو ئەفەرمێت ئەو شەوی میعراجە شەوی دووشەمە بوو دەریای نور دەرکەوت و تۆ شتی زۆر مهم دینی عەزابی ئەهلی جەهەنەم و چاپێکە و لەزەتی بەهەشت و حۆری و قسوورەکان کۆشکەکانی بەهەشت بینی جوبرەئیل وەحی هێنا بۆ تۆ بە ئەمری شای غەفور جوبرەئیل ئەو کەسە گەورە بوو کە بە ئەمری خوا وەحی بۆ لای تۆ ئەهێنا کەچی ئەو جوبریلە ذوو قووەتە جوبرەئیل ساکن لە جێی خۆی نەیتوانی بوو حزور ئەو لە شوێنی خۆیان ساکن بوو مەقامێکی معلومی بوو ئیتر نەیتوانی بوو سەر و ژوور سەرکەوێ بۆ لای خوای گەورە هات نیدا بۆ خۆت وەرە تەنیا بەبێ ئەندێش و غەم نیدا بانگ هات فەرمی جوبرەئیل بەجێ بێڵێت تەواو جوبرەئیل کاری نەما و ناتوانێت خۆت بەبێ خەم سەرکەوە ئەم بەشەی تر لە فەرمودەی ئەم شاعیرەتە ئەفەرمێ ئەتەحیاتت کە فەرموو حەق سەلامی دا بە تۆ واجباتی قەومی پێشوو هەڵگیرا بۆ خاتری تۆ تۆش سەلامت نار لە بۆ ئومەت لە پاش چەند گوفتوگۆ تۆی زوهوری دینی ئیسلام و ئیمامی قیبلەتەین بۆ بترسم لە دۆزەخ تۆیە شافع شک دەبەم ئەمە تەخمیس و پێنج خشتەکیە یعنی پێنج خشتەکیە ئەفەرمێت بەعزێک وا ئەفەرمون ئەوەی کە ئێمە تەحیات ئەخوێنین لە شەوی میعراجە ئەم ڕۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەیشتە خزمەتی خوای گەورە فەرمی التحیات المباركات الصلوات الطيبات لله ئەوە بەعزێکە لە ڕیوایەتی تەحیات عەزەمەت و گەورەیی و ئەمانە هەموو بۆ خوایە کە پێغەمبەر وای فەرموو خوای گەورە فەرمووی السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته سلامی خوا لەسەر تۆ بێ ئەی پێغەمبەر و ڕەحمەت و بەرەکەتی خوات لەسەر بێ ئەم باسی گەورەی و عەزەمەتی خوای کرد خوای گەورەیش سەلامی لە پێغەمبەری کرد ئەم جارە پێغەمبەر و فریشتەکانیش هەمویان سەلامیان کرد لە السلام علينا وعلى عباد الله الصالحين سلام لەسەر ئێمەش بێت و لەسەر عەبدە ساڵحەکان ئەوە بەشداریکردنی تەواوی عەبدە ساڵحەکانە لە بەرەکەتی میعراج کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سەلامە کە خوا لەوی کرد ئەویش داوای کرد لە خوا کە سەلام و ڕەحمەت بڕێژێنێ بەسەر هەموو عەبدە ساڵحەکان و شوێنکەوتوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ظاهرەن ئەڵێن فریشتەکانیش هەموو بەجارێکە وتیان أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله أما فرمي التحيات كفرمو حق سلامي دابتو واجباتي قومي بيشو هەڵگیرا بۆ خاتری تۆ بەعزێ قورسایی بوو لە فەرمانێکە کە بۆ ئومەتە ڕابردووەکان بوو خوای گەورە لەسەر ئومەتی پێغەمبەری هەڵگرت ئەو قورساییانە تۆش سەلامت نار لە بۆ ئومەت لە پاش چەند گفتوگۆ السلام علينا وعلى عباد الله الصالحینت فەرموو تۆی زوهوری دینی ئیسلام و ئیمامی قیبلەتەین تۆی هۆی دەرکەوتنی دینی ئیسلام و ئیمامی بۆ هەردوو قیبلە بەیت المقدسیش و بۆ کەعبەش یا بۆ مەکەیش و بۆ مەدینەیش بۆ بترسێ من لە دۆزەخ تۆیە شافع شک دەبەم من لە جانم بۆچی بترسم کە شافعێکی تۆ وەکو تۆ شک ئەبەم شەوی میعراجی سوبحانی بە قەدی سەروی تۆی زانی لە سیدرە جوبرەئیل بۆیە لە نیوەی ڕێگە لای داوە ئەڵێ لە شەوی میعراجی خوایە زانی کە بەژنی وەکو سەروی تۆ چۆنە ئیتر لە سیدرەدا جوبرەئیل لە نیوەی ڕێگا لای داوتی ئەم باڵا بەرزە من لەگەڵیان ناتوانم سەرکەوم ئەمە یە شتێکی ترە و من شتێکی ترم ئەمە بۆ شتێکی تر دروست کراوە و ئەمە داوەتێکی تر کراوە و من لە شوێنی خۆما ئیتر ناتوانم سەرکەوم کە شەیتان تاقی میحرابی برۆی تۆی دی وتی یا ڕەب لە سەجدەی حەزەتی ئادەم سەری خۆم بۆچی باداوە بەڕاستی ئەم شارە زۆر بەقووەتە ئەڵێ شەیتان کە چاوی بە پێغەمبەر کەوت صلی الله عليه وسلم وتی بەخوا من نەزان بوو آخر ئادەم ئەو پیاوە گەورە بوو کە محەممەد ئەولادی ئەو بوو دەی بۆچی من ئەوەنە بێعەقڵ بووم
سرم ڕێزم لە ئادەم نەگرت کە محەممەد لە ئەولادی ئەو کاتێکاڵێ هەر خودی برۆکەی ئەو شیاوی ئەوەیە کە زۆرجار سوش دەبنیش لە بێحرابایە کە شەیتەن تاقی برۆی تۆی دی وتی یارب لە سەجدەی حەزەتی ئادەم سەری خۆم بۆچی باداوە یان ئەوە سرم بانایە لە سوژدەی حەزەتی ئادەم و ڕێزەکە هەرو کاتە سرم نەوی بکردایە لە جەنابی مامۆستا ئەمە هی حاجی قادری کۆیی بوو ئەو بەشەی کۆتایی کە خوێنتەوە هەچەندە کاتی بەرنمەکەم وە کۆڵێت تەواو بووە و هیچ دەرفەتێک نەماوە بەس پێم خۆشە کۆتا قسەک بیکەین زۆر جار فەرمانە خواییەکان بۆ خودی پێغەمبەرەکانی گەلێ قورس و ناڕەحەت بوون فەرمان بە ناردنی موسا بۆ لای فیرعون هاتنەوەی مەریەم بە مەلۆتکەیەکەوە کە هێشتا شووی نەکردووە فەرمان بە ئیبراهیم کە بۆ نمونە ئیسماعیلی کوڕی جگەرگۆشەی سەر ببڕێ کۆمەڵێ مووقیڤن کە پێغەمبەران لە پێناو ڕەزامەندی خوددایە ناچار بوون پێ بە جەرگی خۆیانە بنێن یام ئەولیایانی خوا بیکەن هاتنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕووداوێکەوە کە مرۆڤایەتی شتیوای بە خۆیەوە نەدیتووە هەریانی شیاوی ئەوەی کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی کە لە بەهەشتا هەیە نە چاودی توێتی و نەگوێ بیستوێتی و نە بە ختورەی دڵی کەسی شاتووە میعراجیش بە نیسبەت ئەم ڕۆژ و کۆمەڵگەی ڕابردووشەوە شتێک بووە بە ختورەی دڵی کەسیشان نەهاتووە بەڵام ناچاریشە ئەم ئاەتە پیرۆزە و ئەم میوانداریە بەڕێزە لە نێو کۆمەڵگەیەکە کە ئەوان هەر بە ئاسایی گاڵتەی پێەکەن چجایەوەی شتێ بێن کە موعجیزە ئاسابێ لێرەدا شعرەکەی بێخود کە فەرمێ خصوص خەلیفەی یەکەم ڕئیسی فیرقەی ئیهتیدا کە ئەو بوو کردی ڕۆحی خۆی لە ڕێی سەداقەتا فیدا کەسێکە پای مبارەکی بخاتە ژاری ئەژدەها لەبەر ڕەسووڵی محتەرەم نەوەک گەزەندەی پێ بگا یەقین بزانە کە کاری وا لە کاری یاری غارەکە هاتنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسکردنی ئەم سەفەرە دوور درێژەی کە مەولەوی ئەڵێ هاتەوە هەڵقەی هەر ئەلەریاوە بڕۆرە بەیت المەقدیس و لەوێەوە بۆ ئاسمانی یەکەم و دووەم و سێم و بەم لەحزەیە و بەم ئەنازەکەم دێتەوە هێشتا ئەڵقەی دەرگاکەی ئەلەرێتەوە یان لە فەرمودی هاتووە کە هێشتا گەرمی نێوجێگەکەی کە لە پەنای فاتیمەی کچی ئەخەوتووە هێشتا گەرمایەکەی دەرنەچووە بەڵام لێرەدا مووقیفی ئیمامی ئەبوو بەکر بەڕاست گۆزان ئەوەی کە کاک ئەحمەدی موفتیزادە فەرمێ ئیمامی ئەبوو بەکر یەک مسقالە زەڕە لە فیترەتی خۆی لای نەدابوو بۆیە پێغەمبەر کە پێی فەرموو ئیمان بێنە یەکسەوتیەوە ئیمانم پێێنای لێرەشدا هەموو قوڕیش تەنان بەشێ لە موسڵمانەکان جۆرێ لە گومانیان بۆ دروزەوەی کە چۆن شتی وە ئەلوێ لە شەوێکی کەمە وەکو قورآنە فەرمێ لەیلەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم هەموو بەرەنجامی گەشتە بۆ قوڕیش و بۆ دۆستەکانی باز بکە بەڵام ئیمامی ئەبوو بەکر قسەیەک دەکات کە تا مردن وەکوڵ ئێمە قەرزاری ئەوین و حەزەکەین خوا بە ڕێگە و ڕێڕەوی ئەوە بمان بە پێم خۆشە کۆتا قسەی جەنابەت لەبارەی ئەم مووقیفەی سەیدنا ئەبوو بەکری سەدیقەوە بێ دیارە وەکو هەر وەکو جەنابە فەرمووت حەزەتی ئەبوو بەکر ئەوەڵین کەسێک بووە کە ئیمانی بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم و کە کەسێک لە پیاوە گەورەکانی مەکە بوو و هەر بەوەش ناورا سیدیق یعنی زۆر بڕواکار بە هەرچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی کە کافرەکان دوای شەوی میعراج ڕۆشتن بۆ لای وتیان ئێستا کاتی ئەوەیە پەشیمانی بکەینەوە ئەوش فەرمووی من هەرچی پێغەمبەر بفەرمێ من بڕوان پێیەتی و ناو نرا ئیتر ئەبوو بەکر ناو را سیدیق ئەڵێن لەو کاتەوە لەقەبی سیدیقی پێدراوە جا ئەو کەسە لە هەمان کاتیشا هەر باسی خاکیمان کرد کە یەکێک لەو شاعرانەیە کە قەسیدەی بەحری نووری وتووە وەکو قەسیدەی بەحری نووری مەحوی بەڕاستی لەبارەی حەزەتی ئەبوبەکر شتێک ئەڵێ زۆر جێگای تعجبە ئەفەرمێ جیرانێکی شکاتی کرد لە خزمەت فەخری عالەمدا کە بۆنی گۆشتی برژاو دێ هەموو دەم لەم دەروبانە لە ماڵی حەزرەتی سدیقەوە دێ غاڵبەن ئەم بۆ دراوسێ بێ بەشین ئێمە ئەمە کەی دەبی جیرانە کە فەخر المرسەلین بۆی وەردی سەدری پاکی کرد فەرمووی ئەمە بۆی خەشیەت اللهە و ئەمە بۆی قەلبی بریانە مەبەستم لەم شارەکەی سەمعناش یەکەم بەڵام مەبەستم ئەوەیە حەزەتی ئەوبەکر بەو گەورەیە هێشتا ئەوەنە لەخوا ترساوە کە دڵوجگەری وەکو بۆنی وەکو جگەرێ بخەیتە سەر ئاگر چۆن بۆن ئەداتەوە لە ترسی خوا و حاڵەتەی لێ پیا بووە کە خاکیە فەرمێ جیرانێکی شکاتی کرد لە خزمەت فەخری عالەمدا
دراوسەیەکیان لە خزمەتی پێغەمبەرە شکاتی کرد کە بۆنی گۆشتی برژاو دێ هەموو دەم لەم دەروبانە هەموو کاتێ لەم دەرگا و ماڵ و دەرو منتیقەیە بۆنی گۆشتی برژاو دێ لە ماڵی حەزەتی سدیقەوە دێ غاڵبەن ئەم بۆ بە زۆری بۆنەکە لە ماڵی حەزەتی ئەبوبەکرەوە دێت و دراوسێ بێبەشین ئێمە ئەمە کەی دەبی جیرانە ئێمەی دراوسێ بەشمان لەو گۆشتە نادا و ئەمە کەی یاسای دراوسێیەتیە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باین کرد و کە فەخر المرسلین بۆی وەردی سەدری پاکی کرد فەرمووی کە پێغەمبەری خوا بۆی گوڵی سینەی پاکی پێغەمبەری حەزەتی ئەبوبەکری کرد فەرمووی ئەمە بۆی خەشیەت اللهە و ئەمە بۆی قەلبی بریانە ئەمە بۆی ترسی خوایە و ئەمە بۆنی دڵێکە کە لە ترسی خوا گری تێبەر بووە وەکو بڵێ ئەبرژێ جا لە ڕاستیە حەزەتی ئەبوبەکر ئەو کەسە بوو کە وەکو جەنابە فەرمووی لە شەوی میعراجە لە شەوی هیجرەتە قاچی خستە سەر دەمی ئەژدەهابەوە بە ئەزێتی پێغەمبەر نەدرێت و لە ڕۆشتنەکە بە دەوری پێغەمبەرە وەکو پەروانە سوڕایەوە نەوەکو دوژمن لە هەر لایەکەوە بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەو پیاوە گەورە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و خوای گەورە ئێمەش بکاتە پشتیوان و شوێن کەوتوی ڕاستەقینەی سەیدنا ئەبوبەکری سیدیق و بە دیداری ئەویش و پێغەمبەریشمان بگەینە صلی الله علیه وسلم مامۆستایان زۆر سوپاس دەکەم هەرچەندە ئەدەبیاتی ئێمە ئەوەندە زۆرە بە بەرنامەیەک و دوو بەرنامەش باز لە پێگەی میعراج لە ئەدەبیاتەکەیان ناکرێ بەڵامی تر بە ناچاری وەکوڵێ مل بۆ کات و بۆ دوو بەر ئەڵقەی بەرنامەکەش کەجەکەین و ناچارین لێرەدا کۆتایی پێبێ من زۆر سپاس دەکەم کە دوو ئەڵقەی بەرنامەکە ماندوو کردی ئیتر بە زمانی لاڵ و لێنە هاتووی خۆمان تۆزێکمان لەو شتانەوە سپاس بۆ بەڕێزیشت گوێگران گویان تێوە بێ و خوا لێمان قبول کرد صلی الله وسلم على سيدنا محمد بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە ژاتینە کۆتایی بەشی دووەمی باسکردن لە میعراجی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نێو ئەدەبیاتی کوردیدا تا بە یەگەشتنەوەی تر و لاڵقەیەکی تری بەرنامەکەمدا بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ دەست خۆش ماوەسەیان